يتكلم لفترة قصيرة لأعضاء الجمعية وللشعب العراقي، فليتفضل سيادة الرئيس. 12 ساڵ پێشێستە و لە ڕێکەوتی 6 نیسانی ساڵی 2005 بە زۆرینەی ڕەهای دەنگی ئەندامانی کۆمەڵەی نیشتیمانی عێراق کە لە هەڵبژاردنیشی دیموکراسی و ئازاددا هەڵبژێردرابوون، سەرۆک مام جەلال وەک یەکەم کورد بووە سەرۆک کۆماری عێراق. سەرۆک مام جەلال جگەلەوەی یەکەم کورد بوو ئەو پۆستە باڵایی عێراق بەدەست بێنێت، هاوکات یەکەم کەسیشە کە بە شێوەیەشی دیموکراسیانە و لە ڕێی هەڵبژاردنیشی ئازادەوە ئەو پۆستەی بەدەستهێناوە. دوای وەرگرتنی ئەو پۆستەش لەلایەن سەرۆک مام جەلالەوە سەرجەم نەتەوە و پێکاتەکانی عێراق نازناوی سەمامل ئەمانی عێراقیان پێبەخشی بەو پێی لە ڕەچاوکردنی مافەکاندا جیاوازی لە نێوان هیچ نەتەوەیەک و لایەنێکدا نەدەکرد. بەوتەی چاودێران دوایەوەی ڕۆژی حەڤەی کانونی یەکەمی 2012 باری تەندروستی سەرۆک مام جەلال تێک دەچێت و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی دەرەوەی وڵات دەکرێت، نەهامەتی بەرەوشی عێراقی گرت و ڕۆژ لە دوای ڕۆژیش ڕەوشی ئەو وڵاتە بەرەو خراپی دەڕوا. بەو پێی سەرۆک مام جەلال ڕۆڵێکی ئەرێنی هەبووە لە هاوکێشە سیاسیەکانی عێراق و کەسایەتیشی هەرە بەهێز بووە لە گۆڕەپانی سیاسیدا. هەروەها چاودێران ئاماژە بەوەش دەکەن سەرۆک مام جەلال توانیوێتی ڕۆڵێکی کاریگەر و میانگیر ببینێ و لە هەمان کاتدا توانیوێتی هاوسەنگی نێوان پێکاتەکان ڕابگرێ و ڕۆڵێکی سەرەکی و بنەڕەتی لە پرۆسەی سیاسی عێراقدا بژێڕێ. بەڵام لە غیابی سەرۆک مام جەلالدا کێشە و گرفتی گەورە هاتوۆتە پێش، لەبەرەوەی تاکە کەس بووە کە توانیوێتی پرۆسەی سیاسی عێراق کۆنتڕۆڵ بکە، چونکە کەسایەتیەک بووە لەلایەن سەرجەم پێکاتەکانەوە پەسەند بووە و پەیوەندی باشی لەگەڵ تەواوی لایەنەکان هەبووە. هەروەک سەرکردە سیاسیەکان دەڵێن هێندەی پێگەی سەرۆک مام جەلال کاریگەری هەبووە، هێندە پێگەی سەرۆک کۆماری کاریگەر نەبووە. بە غیابی سەرۆک مام جەلال و دوورکەوتنەوەی لەسەر گۆڕەپانی سیاسیش، ململانێ و کێشەکانی ناو عێراق زیاتر پەرەیسەندووە و کاریگەری لەسەر پێکەوە هەڵنەکردنی پێکاتە و کوتلە جیاوازەکانی عێراق هەبووە. چاودێران ڕاشی دەگەێنن تێکچوونی باری تەندروستی سەرۆک مام جەلال تێکچوونی باری سیاسی عێراقی لێکەوتەوە و بەردەوام کێشەکانی نێوان لایەنەکانیش قوڵتر دەبێت.